ساڵتان لەبێ من ساکارمەرم لە دیجیتال میدیای نارتیەوە لەگەڵمان بن بۆ وەرگرتنی زانیاری نوێ سەبارەت بە فێستیڤاڵیکان. چواردەی ئایار چوارم ڕۆژی فێستیڤاڵەکەیە کاسێ کۆنفرانسی هەواڵی تێدا ئەنجام دەدرێت و حەوت فیلم نمایش دەکرێت. کاژمێر 8 خولەکی بەیانی فێستیڤاڵەکە بە فیلمی ماتمۆزێل کە لە دەرهێنانی پارک چانە دەست بەکارەکانی دەکات. کاژمێر 11 خولەکی بەیانیش کۆنفرانسی هەواڵی فیلمەکە بەڕێوە دەچێت. 11 خولەک لە هەمان کاتیشدا فیلمی The Transfiguration کە لە دەرهێنانی میشێل لۆشەرایە نمایش دەکرێت و کاژمێر 4 خولەکی دوای نیوەڕۆژ دووبارە دەکرێتەوە. کاژمێر 11 خولەک فیلمی The BFG نمایش دەکرێت کە لە دەرهێنانی ستیڤ سپیلبەرگە. دووە بەدوایەوەش کاژمێر 12 کۆنفرانسی فیلمی تۆنی ئەردمان ئەنجام دەدرێت کە لە دەرهێنانی مارینکەیدا. کاژمێر 2 نیوەڕۆژ کۆنفرانسی هەواڵی فیلمی The BFG ئەنجام دەدرێت. پاشان کاژمێر 2 خولەکی نیوەڕۆ فیلمی بوستان هێنگ کە لە دەرهێنانی یۆن سانگ هووە نمایش دەکرێت. کاژمێر 6 و 8 ئێوارەش فیلمی ئەمریکان هەنی کە لە دەرهێنانی ئەندرێ ئارنۆڵدا نمایش دەکرێت. فێستیڤاڵەکە بە نمایشکردنی فیلمی فوچین تاسو کە لە دەرهێنانی فوکادا کۆجیە کۆتایی بەکارەکانی ڕۆژی چوارەمی دەهێنێت. ئەم فیلمە پێشتر کاژمێر 2 نیوەڕۆژ نمایش کراوە. ئەوەی بینیتان کاروەجندای چوارەم ڕۆژی فێستیڤاڵیکان بوو. لەگەڵمان بمێنەوە بۆ زانیاری زیاتر.